سڵاو مامۆسایانی بەڕێز لەم ڤیددیوێدا باسی ئەوەکەین کە مامۆستایان چۆن کتێبخانەی ئەلکترۆنی زانکۆ بەکاربێنن. لێرەدا زانکۆ پلتفۆرمێکی ئەلکترۆنی ئامادە کردووە، مامۆسایان دەتوانن کە بەکاری بێنن ئەوش جێستۆرە کە سەرچاوەیەکی زۆر ژمارەیەکی زۆر سەرچاوی گرنگ لە خۆ دەگرێ و ئەمەش بێگومان زۆر سوودبەخشە بێ بۆ مامۆسایان. سەرەتا مامۆسایان دێن وێبسایتی زانکۆکەینەوە بەڵام بە abc.usd.edu.iq پاشان کلیک لەسەر لایبرەریەکەین، تەماشا بکەن ئەلێرەدا ئەمە ئی لایبرەری جێستۆر، کلیک لەسەر ئەمە دەکەی، پاشان دێین کلیک لەسەر ئێرە دەکەین، لێرەدا بۆمانەکرێتەوە پلتفۆرمی جێستۆر، دێن لۆگینەکەین، لێرەوە لۆگین دەکەین، یوزەرنەیم USD، پاسوەردیش لەلایەن قسمەکانەوە وەری دەگرن، داوا بکەن لە قسمەکان پێتانەدەن. من ئێستا پاسوەردەکە داخل دەکەم. مامۆسایانی بەڕێز دەبینین بۆمان کرایەوە لێرەدا ئەگەر تەماشای ئێرە بکەن Access Provide by University of Human Development. ئەگەر تۆکو کەسێکی تر بشتە ژوورەوە هیچ سەرچاوەیەکت پێ نادا و ئەمە نابینی. لێرەوە دەتوانیت سێرچکەی بۆ بابەتەی دەتەوێت. بۆ نمونە من سێرچەکەم بۆ بابەتێکی لەم بەم تایتڵە Political Theory. سێرچەکەم دەبینێم ئەوە تا پەیپەری زۆری بۆیە ناوم، ئەلێرەدا پەیپەرێکی زۆر ئەبینن بە پێی ئەوەی کە چەندێک هەیە لە پلتفۆرمەکە. داونلۆدەکەم، کلیکی لێرەکەم و لێرەوە دەبینم پەیپەرەکەی بۆیە ناوم. ئەمەش جارێکی ترەتوانی داونلۆدی کەیتەوە، ینی بۆ ئەوەی سەیڤیکەی لە ناو لاپتۆپەکەتە، بەم شێوەیە سەیڤەکەیت و پەیپەرەکە دابەزێنی و سوودی لێبینی. جا مامۆسایانی بەڕێز ئەمە بێگومان سەرچاوەیەکی گرنگە بۆ هەموو مامۆسایانمان و زانکۆ بە دڵنیاییەوە چاوەڕوانیەوەیە کە هەمووتان ینی ئاکتیڤن لە ئەنجامدانی ڕوسێرچ وە سوود لەم هەلە گرنگەی زانکۆ ببینن. هەر شاد و سەرکەوت و